بۆچوونی ئەو بەڕێزانەمان وەرگرت و ئەکید لە ئایندەیەکی نزیکدا لیژنەیەکی هاوبەش لە شارەوانی و لیژنەی ڕۆشنبیری جارێشتر سەردانی شاری سلێمانی ئەەکەینەوە بۆ ئەوەی بتوانین بە هەماهەنگیمان لەگەڵ پەرلەمان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ڕۆشنبیری بگەینە دەرەنجامێک کە 2000 نۆژەنکردنەوەی گەڕەکی شێخان یاخود هەر گۆڕانکاریەک بە شێوازێک بێکە زیان بە لایەنە کللتوریەکەی نەگەیەنێ بەڵکو لایەنە کللتوریەکەی و گەڕەکە کللتوریەکانی شاری سلێمانی وەکو خۆی پارێزرێ و هەموو لامان هەما هەنگ و هاوکارە بین بە ئامانجی ئەوەی زیاتر گەژا بە ژێرخانی کللتوری پایتەختی ڕۆشنبیری بدرێ بە ئومێدی ئەوەی کە بتوانین لە داهاتووە چەند پێمان بکرێت بە هەموو لایەکمان وەکو یەکتیم خزمەت بە شاری سلێمانی بکەم بەڵام دەستپێکی هەموو کارەکانیشمان بەوە دەستپێکە کە چۆن بتوانین لە پەرلەمانی کوردستانەوە یاسای گرنگ بۆ پارێزگاریکردن لە ناوچە شوێنەواریەکان و ناوچە کەلەپوریەکان دابدرێت بۆ ئەوەی کە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت و هاوڵاتیان و هەموو لایەک پابند بن بە جێبەجێکردنی ئەو یاسایەوە و بە هەمومان ئەو ڕێشوێنانە جێبەجێ بکەن کە خزمەت بە لایەنی کللتوری شوێنەواری و ناسنامە و تایبەتمەندێتیەکانی میلەتەکەمانەکات و لە سلێمانیشا بزات.